دوای نزیکەی 6 مانگ شاسوەر عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نوێ زیندانی کرا بە هۆکارەوەی کە شادی نەوزاد پەرلەمانتاری پێشووی جوڵانەوەی نوێ سکاڵای لەسەر ناوبرا و تۆمار کرده بوو. وا بڕیار بوو کە هەفتەیەک بۆ 2 هەفتە لەمەوبەر ئازاد کرێ، بەڵام بە هۆکارەوەی کە دادگای سلێمانی وتی کە کێسی دیکەی لەسەرە بۆیە ئازاد نەکرا. بەڵام ئەمڕۆ واتە کەمێک لەمەوبەر بە کەفالەت لەلایەن جوڵانەوەی نوێ ئازاد کراوەتە بە کەفالەت ئازادیان کردو پاشەوەی کە براوە بۆ بنکەی پۆلیسی بەختیاری هەر لە پارێزگای سلێمانی. دواتر وا بڕیارە کە پاش کەمێکی دیکە ئازاد بکرێەوە بەڕێ بکرێتەوە بۆ ماڵەوە. دەبێ بازەوە کەم کە لە ڕابردوودا وەک ئاماژەم پێکرد لەسەر سکاڵی شادی نەوزاد و هاوکات چەند سکاڵایەکی دیکەش شاسوەر عەبدولواحید بە غیابی سزادرا کە سزای زیندانیەکەی بۆ ماوەی 5 مانگ بوو، بەڵام بە پاشەوەی کە بە گوتەی پارێزەری شادی نەوزاد ئاماژەی بۆ کردبوو کە ئەو ماوەی یاسایەکەی تەواو کردو بە گوێرەی ئەو مادی کە بۆی دیاری کرابوو، بەڵام دادگای سلێمانی باسی لەوە دەکرد بەهۆیەوەی کە سکاڵای دیکەی لەسەرە ئامادەنی شاسوەر عەبدولواحید ئازاد بکەن. ئەو سکاڵانەی دیکە دەمێ بازەوە بکەم کە خاوەن پشکەکانە و هاوکات شۆفێری بەشێک لە تانکەرەکانەوەی کە ئاو دابەش کراوە بەسەر هەندێک لە گەڕەکانی هەولێر و سلێمانی کە شاسوەر عەبدولواحید بۆ بانگی هەڵبژاردن بەکاری دێنە، و هاوکات بەشێک لە کۆمپانیاکانی کە کەرەسی بیناسازیان بە پرۆژەکانی شاسوەر عەبدولواحید دابین کردبوو بە گوتەی خۆیان کە پارەی ئەو کەرەسانیان وەرنەگربوو، سکاڵیان لەسەر ناوبرا تۆمار کردبوو. زانیاریەکە بەم جۆرەیە کە ئێستا شاسوەر عەبدولواحید ئەو دۆسیانەی لەسەر ماوە بە کەفالەت ئازاد کراوە